ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێتی ئەها وەکوونوا عیباد الله ئیخوانا، بەندەی خوا بن، برای یەک بن. لەبەرەوە مەبەستی پێ برای دڵسۆزیە بۆ یەکتری، برای ئاینیە، برایەتیەکە کە بە مانای کەلیمە یەکترتان خۆش بوێتن و پشتی یەکتر بگرن و دڵسۆزی یەک بن. زۆر ئەساسە برا بەڕێزەکانی خۆم، وەڵڵاهی هەر کەسێک لە ئێمە قەسەم بە زات و سیفاتی خوا ئەو فەرمودەی جێبەجێ بکاتن، سەربەرزی دنیا و قیامەت دەبێت. بۆ چونکە دڵی ساف و بێگەر دەبێت، حەقد و چین و بوغزی لە دڵدا نابێ، ڕقی لە کەس نابێ. یعنی مسلمانان دەڵێن مسلمانی هەموو خۆش دەوێن، دوعای خێر بۆ مسلمانان دەکا، مسلمانێکی بلیمەتی بینی دڵی پێ خۆش دەبێ، مسلمانێکی بە غیرەتی بینی دڵی پێ خۆش دەبێ، مسلمانێکی بەلیغی بینی دڵی پێ خۆش دەبێ. بەڵام کابرای دڵ نەخۆش هەر نیعمەتێکی بینی کە لەگەڵ هەر کەسێکی کابرا بۆ خۆی بەچ کابرای گوتی دەقنێتەوە لە شوێنی خۆی. ئەوجا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسسەلام المسلم ئەخو المسلم، مسلمان برای مسلمانی. برا بەڕێزەکانی هەر کاتێکی هەر ئیشێکی کە دەیکەی ئەگەر ئەو دائیرەی برایەتی مسلمانەی تەسک کردەوە دروست نییە، ئینسان شتی خراپ دەکات. کاری ئیسلامی ئەمڕۆکە فەرضێ جا بڵێ فەرضی عەینە، فەرضی کیفایەیە، بەرحاڵ ئەوانەی کە دەیکەن و شانی دەدەنە بەر فەضیلەتێکی زۆر گەورەیە، ئیشێکی زۆر باش دەکەن. بەڵام هەر کاتێکی تەعەسسوبەکە وای لێ کرد کە بەس ئەو خەڵکەی بە مسلمان زانی، بەس ئەو خەڵکەی بە پیاوی چاک زانی، کە لە حیزبەکەی خۆینی، کە لە دار و دەستەکەی خۆینی، ئەوانەی دیکە ڕق و بغز و چین و تان و تەشەری بۆ هەموو خەڵکی دیکە بوو بەبێ گوێدانە چاکە و سەلاح و خراپە و ئەوانە، ئەو بزانە کە ئیشێکی باش ناکات، بزانە کە بەڕاستی ئیشێک دەکاتن کە بۆ دوا ڕۆژی زەرەری لێ دەکا وەکو شەخسی خۆی. لەبەرەوەش برا بەڕێزەکانی خۆم دائیمەن پێوەرمان بۆ برایەتی و بۆ مسلمانیەتی با تەقوا و دین بێ. ئەو ئەساسە کە خوا و پێغەمبەری خوا تەرکیزیان لەسەر کردوتەوە. فڵانکە مسلمانە لە فڵانکە جیهەتەیە، لە فڵانکە حیزبەیە، مسلمانێکی بە تەقوایە، بە سوود و بەکەل لە هیچ حیزبێکی نییە، بە سوود و بەکەل کە بۆ ئەو دینە دەبێت زۆر خۆش بێت، دەبێت دوعای خێریشی بۆ بکە. بەڵام مسلمانێکی لەگەڵە تۆدایە زۆر بێکەلکە، ئیستیفادەی نییە، جوێن فرۆشە، جا هەرچی سیفاتی خراپەتەیدا کۆبوو بەخوا نابێ خۆشت بێت و دەبێ مناسەحەشی بکەیت، دەبێ نسحەتیشی کەیت. ئەو جا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسسەلام المسلم ئەخو المسلم، مسلمان برای مسلمانە، لا یەظلیمه، زوڵمی لێ ناکات. جا زوڵم چ زوڵمی مادی بێ، چ زوڵمی بەدەنی بێ، چ زوڵم بێ بە غەیبەت و بە بوختان بۆ کردنی، چ زوڵم بێ بە تەنقیسکردنی. بۆ نمونە باسی مامۆستایەکی دەکەن زۆر پیا، یعنی هەموو خەڵک خۆشی دەوێت، لێرانە دەی زوڵمێک دەکەیت بەخوا پیاوێکی ڕەزیلە، یان معاملەی ڕیبەوی دەکەن گۆ ئاگالێ نییە، یان نزانم بۆ بەس دەتوێت لە شەئنی بینی خوارەوە، ئەوە زوڵم. ئەوجا دەفەرمێ وەلا یەخذوله، لە مەجلیسێک پێویستی بە مناسەڕەی تووە، زاڵمێک کەسێک دەیەوێ بیشتێنیتەوە، دەبێت پشتی بگرێت،